ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هەروەک ئاگادارن چەند هەفتە لە دەستپێکی گەڕی دووەمی شەڕی نێوان ئەمریکا، ئێران و ئیسرائیل تێپەڕ دەبێت. دیارە هاوشێوەی شەڕی 12 ڕۆژە ئەم جارەش هەر لە یەکەم و دووهەم ڕۆژی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی، کۆمەڵێکی بەرچاو لە بەرپرسانی پلە باڵای ڕژیم لە ئاسی سەربازی و سیاسی و لەوانە خودی خامنەئیش ڕێبەری کۆماری ئیسلامی کوژراون. شەڕەکە تا ئێستاش بەردەوامە و تەنانەت لە سنوورەکانی ئێران تێپەڕ بووە و پەلی کێشاوە بۆ وڵاتانی ناوچەکە. لەو ماوەیەدا کۆماری ئیسلامیش بە درۆن و موشکی دوورمەودا وڵاتی ئیسرائیل و چەندین وڵاتی عەرەبی ناوچەکە و لەوانە هەرێمی کوردستانیشی کردووەتە ئامانج. لەم بەرنامەی ڕامانی ئەمڕۆماندا سەبارەت بە لایەنەکانی ئەم شەڕە لێکەوتە و کاریگەریەکانی لەسەر داهاتووی ئێران و ناوچەکە بەگشتی و بە تایبەت وڵاتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. لە خزمەت زۆر بەڕێز هاوڕێ سعید ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی ناوەندین و چەند پرسیارێکمان هەیە ئاراسی دەکەین و دەچمە لای بەڕێزیان لە ستودیۆ. کاگا سعید زۆر سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامەی. زۆر سپاس بێوەیش سڵامێ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. هاوڕێ سعید کەمتر لە ساڵێکە بڵین بەسەر شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل کە لە کۆتاییەکانیشە بە جۆرێک ئەمریکا بەشدار بوو تێدەپەڕێت کە شەڕێکی 12 ڕۆژە بۆش ناسراوە. چەند هەفتە بەسەر شەڕێکی نوێدا گەڕی شەڕێکی نوێدا تێپەڕێ. ئەمانەوێ بزانین ئامانجەکانی ئەم شەڕە چین و ئاکامەکانی ئەم شەڕە چیە و بەکوێ دەگات. سپاس. ئەم شەڕە لە ڕوانگەیەمەوە دوو لایەنی هەیە. لایەنێکیان ئەمریکا و ئیسرائیلن و لایەنێکیان کۆماری ئیسلامیە. هەردوو لە ئەنجامی ئەم شەڕە هەوڵ ئەدەن کە خۆیان بە سەرکەوتوو یان خۆیان بە بێسڵاح لایەنێکە هەوڵی داوە کە ئستراتژی و سیاسەتی خۆی بەسەر ڕەوەندی کۆتایی یا بەرەو پێشچوونی تەنانەت شەڕیشە زاڵ بکات نیشان بدەن. ئەمریکا ئەیەوێ لە ڕێگای لێدانی کۆماری ئیسلامیە و دیارە بە هاوپشتی ئیسرائیلیش یانەوێ لە ڕێگای لێدانی کۆماری ئیسلامیە و کۆمەڵی دەستکەوت بەدەستبێرن. یەکەمیانەوەی کە ڕژیمێکە کۆماری ئیسلامی کە بناغەی دەستپێکردنی و بناغەی هاتنە سەرکاری بە دژایەتی لەگەڵ ئەمریکا و سیاسەتی ئەمریکا لە ناوچەکە دەست پێ کردووە و بە درێژایی ئەم زیاتر لە چواردەیە هێناویانە ئەیانەوێت ئەو سومعەیە کە جمهوری ئیسلامی بە تایبەت لە ناوچەکەەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خۆی دروستی کردبوو ئەو سومعەیەی بشکێنن لە ناوی ببن و زەعیفی بکەن. بێجگەلەوە ئەیانەوەی لە ڕێگای ئەم شەڕە و هەرچی زیاتر هژمونی خۆیان لە ناوچەکەی شانیشان بدەن. ئەم ناوچەیە کە ئێران و وڵاتگەل عەرەبی تیا قەراریان گرتووە ناوچەیەکی زۆر استراتژیک ژێوپۆلیتیک و مهمە لە ڕوانگەی ئەمریکایەکانەوە. هەر بۆیە دروستکردنی هژمۆنی یان بەدەستهێنانی هژمۆنی ئەوان لە ناوچەکە ئەهەمیەتێکی تایبەتی هەیە بۆیان. لە لایەکی ترە و کۆماری ئیسلامیە. ئەلبەتە بلەوە ئەوەش بڵم کە خودی هێرشکردنە سەر کۆماری ئیسلامی و خودی زەعیفکردنی کۆماری ئیسلامی لەم شەڕە لە ڕوانگەی ئەمریکاوە جۆرێک لە فشارهێنانە بۆ چین و ڕووسیایش بە تایبەت چین کە ئەوان پێیان وایە بێسڵاح بازاڕی اقتصادی ئێران سەرێکی گرنگی وەسڵە بە ئەوانە. لەلایەکی ترەوە کۆماری ئیسلامیە. ئێستا بۆ کۆماری ئیسلامی کە نزیک بە چەند دووسێ لایە لە سەرۆکایەتی یان لە دەسەڵاتدارانی ئەم وڵاتە لە ناوچوون و بلا فاصلە جێگەیان گیراوەتە و توانیویانە جێگەی ئەوانە پڕ بکەنەوە. ئەمە نیشانەدات کە کۆماری ئیسلامی نەکەوتووەتە ناو شەڕێکە و کە بە ڕێکەوت تووشی بووێ، بەڵکو کۆماری ئیسلامی وارد شەڕێک بووە کە ساڵهایە بۆی پلانی هەیە موشکی بۆی بڵاو کردوێتەوە بە هەموو ناوچەکانی ئەم وڵاتە.
ئەنواع وەخسام ژێرزەوینگەل و ئەنواع وەخسام شوێنهای بۆ شاردنەوەی موشەکگەل و ئیمکاناتێکی جەنگی کە پێوا بووە ڕۆژی لە ڕۆژان تووشی ئەم شەڕەتێت بۆی ئامادە کردووە. من پێم وایە لە هەر نوێژێکی جومعە کە یەکێک لە مرتەجعینی کۆماری ئیسلامی هاتووە قسەی کردووە مەرگ بەر ئەمریکا و مەرگ بەر ئیسرائیلیان وتووە بەو میزانیشە ئەوان هەوڵیان داوە کە هێزی خۆیان لە بواری نظامیەوە ببەنە سەرەوە. کۆماری ئیسلامی بە گشتی ئەگەر تەوەجۆت کرد بێت لە زۆر قسە و باسی زۆر کەسیانە، یانێ تۆ فکرکەرە و لە ئەوانەیەنەوە کە لەژێر ناو ئوستادی دانشگا، لەژێر ناو ڕئیسی دانشگە فلان دانشگا، هەتاکو و فەرماندەهانی نظامیان کە لە سپای پاسداران وە هێزگەل سەرکوتگەری کۆماری ئیسلامی هەن، هەمویان وەکو بیرەوەری باسی ئەو 12 موشەکەکەن کە لە شەڕی ئێران و عێراقا قەزافی دایپیان و بۆ شەرتە دایپیان کە چەندانەی بنن بە عەرەبستانەوە. یعنی ئەوان ئەوە تەجربەیان بوو، بۆیە توانیان بەو ئاستا بەرنامەڕێزیکی وەها بکەن کە تەنانەت ئەو خەونەی ترامپ و کەسانی ترکە پیان وابوو کۆماری ئیسلامی یعنی کوژرانی خامنەی وە کۆتاییهاتن بەو سیستمە دەرکەوت کە ئەوە نییە کەوا بوو. ئێستا ئەم ڕژیمە یەک چت بەلایە و زۆر مهمەویش مانەوەی خۆیە بۆ کۆماری ئیسلامی. ئێرانێکی وێران و حتا ئێرانێکە ترامپ باسی عەسری حەجەری بۆ ئەکات، بەڵام مادام کە ناوی کۆماری ئیسلامی بەسەریەوە بێت بۆ ئەوان سەرکەوتنە لەم شەڕە و بە سەرکەوتن ێزانن بۆ خۆیان مەبەستمە. و بۆ ئامریکایش خۆب گەیشتن بە دەستکەوتەکانی گەیشتن بۆ ئەهدافەیە کە هەی بووە بۆ ئەویش بە سەرکەوتن ێزانی بۆ خۆی. و لایەنێکی تریان کە ئیسرائیلە، ئیسرائیلیش کۆماری ئیسلامێکی زەعیف ڕووخاو بێورە کە موشەکەکانی و چەکەکانی بەکارهێناوە بەشێکی بەرچاو لە سەرکردایەتیەکەی و ڕێبەرایەتیەکەی و فەرماندەهان نظامیەکەی کە هەموو شانازیەکەیان شەڕی ارتجاعی 8 ساڵە ئێران و عێراق بوو، هەمومان لە ناوچوون. ئەمەش بۆ ئیسرائیل بە قازانجی زانیوە، ئەویش بە جۆری لە جۆرەکان خۆی تیا سەرکەوتووە زانێ کەوا بوو ئەوان لە ڕوانگەی خۆیانەوە بەم نوع شەڕە ئەبینن کە دیارە دواتراتوین لایەن هەیەتریشی باسکەین. هاوڕێز تۆ بە جۆرێک باست لە سیاسەتەکانیان کرد کە سیاسەتێکی لە پێشینەیان هەبووە کە ڕوبەڕووی قەیرانێکی وابنەوە هەم کۆماری ئیسلامی ئەمریکا هەم ئیسرائیل. لە قسەکانی بەڕێزدەوە تێگەیشتم کە باس لەواکەی کە موشەکەکانیان بڵاو کردوێتەوە جمهوری ئیسلامی بەناو خاکەکەیە بۆ وەک ئامادەکاریە. بەڵام ئەمەوێ بە جۆرێکی تر استراتیژیەکەم بۆ باسکەین. مەسەلەن استراتیژی ئەمریکا لەگەڵ ئیسرائیلە کە هاوبەشێکی سەرەکین بە چه ئاراستەیەکە بەرەو ئەمریکا کە قسەی ئەساسیان زیاتر هەر مەسەلەی ئەتۆموانە بوو. لە حاڵی حازرە دانوستانەکان کە خەریکاکرێ بە چه ئاراستێک ئەیانوێ قسە لەسەر دانوستان کەن کە مەسەلەی یەکەم مەسەلەی ئەتۆم و چەکە موشەکە دوور هاوێژیەکان بوو کە بەڕێزت باس لەواکەی ئەم هێرشانە بەشێکی لە پشت پەردەوە بۆ چین و رووسیا بۆ زایفکردنی و دەسەڵاتەیە کە تولکێشانی ئەم شەڕە ژۆگەزین کار بە زەرەری ئەمریکا و ئیسرائیل توولە کێشێ. ئەم شەڕە بەرەو کوێچێ لە دیدی بەڕێستەوە ئەگەر ئامادەکاریەکی لە پێشینەشە بوو بۆ جمهوری ئیسلامی وەگەزانین کە ئێستا نەوەی سێمی ئەو دەسەڵاتە لە حکومدان، نەوەی یەکەمیان چوون، نەوەی دووەمیشیان چوون کە زۆر ڕاحەت ینی ئەمنەوانە چوون. استراتیژی ئەم شەڕە ئێستا بەرەو کوێ گەیشتووە؟ ئایا ژێرخانەکانەوەی کە بینین لە پەرد و لە شوێنی بەرق و لە شوێنی کە پەیوەستە بە شوێنی گشتی و خەڵکەوە ئەدرێ استراتیژیەکان گۆڕاوە، دانوستانەکان گۆڕاوە، بەرەو کوێچێ ئەم شەڕە لە دیتەوە؟ لە ڕوانگەی منەوە ئەم شەڕە بەرەو ئاقارێکی زۆر خەتەرناک خەریکە هەنگاوانێت. ئەویش ئەوەیە لە بیدایەتەوە ئەوانیانوت لە شوێنە نظامیەکان ئەدرێت، لەو شوێنانەی کە موشەک و بۆمب و درۆن و هەواپەیما و هێزی نظامی ڕژیم تیا خۆیانیان حشارداوەیان شوێنی مانەوەیانە لەوانە ئەدرێت. بەڵام وردە وردە هێرش بۆ سەر ژێرخانی ئابووری ئەو وڵاتە کە کایەکردن بوو لەگەڵ قوتی خەڵک، لەگەڵ ژیانی خەڵک،
تۆ مەسەڵەن پێت وایە ئەگەر بدات لە زەوباهەن چەند سوپایی تیا کوژرێت وانە ئەگەر بدات لە مەسەڵەن پالایشکایەک نەفت چەندانە سوپایی تیا کوژرێت یا چەندانە ئامەڵی ڕژیمی تیا کوژرێت لە هەموو ئەو شوێنانە کرێکارهایەک کار ئەکەن کە ئەمانە احتیاجیان بەو کارکردنەیە بۆ ئەوەی کە بتوانن ئێوارە تیکێکنان بەرنەوە سەر سفرەی ماڵ و منداڵیان کەوابوو هێرشکردنە سەر ژێرخانی ئابووری وە شوێنی کاری کەسانێکە لە حازی سیاسیە و لەگەڵ ئەم ڕژیمە جنایەتکارن نا چەکدارن بەڵکو شوێنهایەکە کە شوێنی بێسلاح دابینکردنی ئیمکاناتێکە بۆ بەڕێوچوونی وڵاتە پێویستی بە بنزینە پێویستی بە نەوتە پێویستی بە گازە هەمومانە کرێکار تیا کارەکە و هیچ سەنەدێک و هیچ بێسلاح دلیلێک بۆ ئەوەی کە بیسەلمێنێکە ئەم شوێنانە هێزی نظامی تیا بووە ناتوانێت پاساو بێ بۆ ئەوەی کە مەسەڵەن بەو نەوع هێرش بکرێتە سەر خەڵک و ژمارەیەکی یەکجار زۆر خەڵک کوژراوە نێمە زانین بەپێی قەتعی ئینترنێت وە بەپێی ئەوەی کە لە جریانی شەڕا تەرەفەین هەوڵەدەن کە ڕۆحیە خەڵکەکەیان و هێزەکانیان بە بڵاو نەکردنەوەی بە عەزا ئەخبارێکی هەوڵناک بپارێزن ئەمانە کراوە بەڵام مەسەلەوەیە کە ئەم شەڕە وەها پەرێسەندووە کە خەریکە قاتی و قڕیک لە ژیانی خەڵکا دروست ئەکات ئەم شەڕە لە حاڵەتێکی کۆنتترۆل کراوە ئێستا یان لە کۆنتترۆلی هەردوو لایەن یان هەرسێ لایەن دەرچووە نەخێرەوە نیە لە کۆنتترۆلیان دەرچووێ هەموو کارێکی ئەوان هەموو بەرنمێکی ئەوان بەرمەبنای بەرنامە و استراتژیکی نظامی و سیاسیەکە ئەی بەنە بەرەوە یعنی تۆ تواشاگە شەوان کە سەیری هەواڵەکانەکەی دەڵێ بەیانی ئەوە دانوستانەکەن بە هەواڵانە کە خۆیان تەنان لە زمانی خۆیانە بڵاو بێتەوە کە چیە بینی بەیانی خەڵکی زۆرتر کوژراوە کە چیە بینی بەیانی موشک و درۆنی زۆرتر بڵاو بووەتەوە لە ناوچەکە چە ئەمان لە ڕژیمیاندایە چ ڕژیم لە وڵاتانی دەوروبەرەوە ئامانجەکانی ئەوان و تەنانەت ئیسرائیلیشی داوێ کەوا بوو ئەمانە کنتترۆل کراوە بەڵام ئەمەوێ ئەوە بێژم کە ئستراتژی ئەم شەڕا ئەوە نییە کە پێمان وابێ لە ماوەیەکی کۆتا ئەمانە بتوانن بە ئامانجگەل 100% خۆیان بگەن ئەوەیان بۆ جێبەجێ ناوێت کەوا بوو هەوڵ ئەدەن کە هەم لەم قاڵبە بڕۆنە دەرەو و بەرەو کۆتایەکانی نەشەڕ و نەسڵح بڕۆن و لە ژێر سێبەری ئەوە هەوڵ بدەن کە هەر دوولایەن چ لایەنی ئیسرائیل و ئەمریکا و چ لایەنی کۆماری ئیسلامی هەوڵ بدەن وتم کە خۆیان بە جۆرێک لە جۆرەکان بە سەرکەوتووی ئەم شەڕە بێننە دەرەوە ینی تو تەسەوەر کە ئەگەر ئەم شەڕە درێژخایەن بێت خۆب هەم بۆ ئەمریکا هەزینەیەکی یەکجار زۆر هەڵەگرێتەوە ئەوانە و هەم مەسەلە فقط کۆماری ئیسلامی نیە وڵاتانی ناوچەکەش ئەوە قبوڵ ناکەن هەر نمونەتەن لە وڵاتانی دەوروبەری ئێرانۆک و عێراق یا وڵاتان تر لە پرۆسەی خوێندنەوە بیرە کێشیان بۆ دروست بووە هەتا پرۆسەی ژیانی ئابووری خەڵک هەتا کێشەی ئاسمانی ئەو وڵاتانە هەموو ئەمانە نیشاندات کەم شەڕە ناتانێت درێژخایەن بێت بەڵام بۆ ئەوەی کە هەر کامەیان وتم بە خۆیان بە حەدە ئەقەلی ئەو شتانەوەکەیانەوێ بە سەرکەوتوی شەڕەکە نیشان بدەن ئێستا لە حاڵ حازرە کێشەکەیان ئەوەیە یانە کۆماری ئیسلامی حازرە وتم بەسەر وێرانەیەکە کە هەموو شتێکی لێ خراپ بووێ بەس ناوەگەیان مابێ بۆ ئەوان بۆ خۆیان بە سەرکەوتن ێزانن لایەکی تریشە و هێژمۆنی ئەمریکاوە چەسپاندنی ئەو هێژمۆنیە لە ناوچەکە ئەگەر بە قیمەتی چۆکداهێنانی کۆماری ئیسلامی نەبێت بە زەرەری خۆی ئەزانێەوە بۆیە چڕکردنەوەی ئەم شەڕە زۆرتر ئەوەمان پێ نیشانەدات. هاوڕێز وڵاتانی ئەوروپایی بە تایبەت لە ناویانە فەڕەنسا و بەریتانیا و ئەمانە چۆن بە شێوەیەکی ڕسمی ناتونەتە ناو ئەم شەڕەوە و بەگشتی زۆرێک لە وڵاتەکان پشتیوانی لە ئەمریکا ناکەن ڕاستەوخۆ کە هەتا ئێستا لە ناتۆش بە هیوا بۆ ئەمریکا هۆکارەکە چیەکەم وڵاتانە نایەنە ناوم شەڕەوە؟ ئەفکاری عمومی لە دنیا دژی شەڕە
و سیستمێکە وڵاتانی سەرمایەداری لەسەری ئەمڕۆ وەستاون و بەتایبەت تەجروبەی شەڕی ئوکراین نیشانی ئەدات کە خەڵک بەتایبەت لە وڵاتانی ئەوروپایی دژی شەڕن و هەر ئەو تەزاوراتانەی کە ئێمە ڕۆژانە ئەیبینین و هەر ئەو تەلاشانەیە کە ئەکرێ بۆ ئەوەی کە دژایەتی خەڵک لەسەر لەگەڵ شەڕ نیشان بدێت نیشانەدات کە خەڵک لەگەڵ کاولکاری نین و هاتنەناوەوەی ئەم وڵاتانە دەبێت بە هۆکار بێت. ئەنێ ئەوان نایەنەوێ وارد شەڕێک ببن وەکو دەسەڵاتی ئەو وڵاتانە مەبەستمە، ئەوان نایەنەوێ وارد شەڕێک بن کە دەستکەوتی بۆ ئەوان یا کەمە یا نییە. ئەوان بەرمەبنای استراتیژێک کە خۆیان هەسیان قاعدەن هەڵوێستەگرن و سیاست وڵاتەکەیانە بنە بەرەو. تا ئێستا ئەوەی کە ڕوون و ئاشکرایە ئەوەیە کە شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ لە دژی کۆماری ئیسلامی و شەڕێکە لە ناوچەکە دروست بووە گرانی نەوتی بەدواوە هاتووە، ئاڵۆگۆڕی گەورە لە دراوی وڵاتەکانە دروست کراوە، ژیانی چینی خوارەوەی کۆمەلگاوە چینی کرێکار ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر چووە، تەوەڕۆم و هەڵاوسانی ئابووری لەسەر سفرەی خەڵک تەسیری داناوە. هەست ناکەی کایەکی بازرگانیش لەناو ئەم شەڕە هەیە کە بە قسەیەکی ترم لە ڕۆژێکە بۆرسەی جیهانی دراوەکان بەرز و نسمێکی زیاد لە حەز گۆڕانکاریان بەسەرایەت خۆی دروستبوون ئیسلاحی بەناو شەڕ لە مەسلەی ئابووریە و سەرچاوی گرتووە. سیرکرد لە بیدایەتی ژیانی ئینسانەوە قەبیلەی کێرشی کردوە سەر قەبیلەیەکتر بە خاترەوە هەمویان بکوژێت و هەر شتێکانە و چادرەگەیانە خەیمەگەیانە غارەگەیانە بیت زێوی بە. یعنی مەبنای دروستبوونی شەڕ اقتصاد بووە. ئێستا ئەمریکا پێویستی بەوەیە کە قودرەتی خۆی نیشان بدات، بڵێ من بە ئیسلاح یەکەم هێزی دنیام، بڵێ من واردی ڕقابەتە بم لەگەڵ چین و رووسیا و هەر هاتنە سەرکاری ترامپ و دانیانی ئەو تعرفەگەلە لەسەر کالاهای ئوروپایی و کالاهای وڵاتانی تر وەکو چین و رووسیا نیشاندات کە یەکێ لە چەمکەکان یان یەکێ لە مەبنا ئەسڵیەکانی شەڕ مەسلەی ئابووریە. مەسلەی ئەوەیە کە لە دابەشکردنی دووبارەی دنیا کێ سەهمی زۆرتری بەشکەوێ، کێ بازاڕی زۆرتری بەرکەوێ. ئەگەر بیرت بێت ترامپ لە ئاخرین سەفەریەک لە عەرەبستان کە ئەگەڕاوە خەبەرنگارێ لێ پرسی کە ئەم دانوستان و شتەدانە چۆن بوو بە چه ئاکامێ گەیشتن، وتی واز لەوانە بێنە پرسیاری ئەوم لێکە کە چەندێ دۆلار ئەبەمە و چه معامڵەگەلێکم کردووە. یعنی ئێستا مەبنای کاری سیاسی وڵاتانی گەورەی زلهێز و ئەمپریالیستی و بەتایبەت ئەمریکا ئەوەیە کە چەندێ قازانج ئەکا خۆ، یعنی فەرزکە نزیک 70-80 مناڵ لە مەدرسەیەکە بە موشەکلیان ئەدرێت و گیانیان ئەسێنیێت. ئەگەر قازانجەکەی پڕکردنی گیفانی خۆیان نەبێ ئەمە جنایەتی جەنگیەوە. ئەمانە بۆ ئەوە ئەبێ کە هەر کامەیان چه کۆماری ئیسلامی چه ئیسرائیل و چه ئەمریکا لەسەر کوشتنی خەڵک دەبێ دەسەڵاتدارانیان دادگایی بکرێن، دەسەڵاتدارانیان جواگوو بن. کۆماری ئیسلامی لە ماوەی 2 سەعاتە لە ئۆستانهای مەرکەزی وەکو لە تاران و دەوروبەری بە دەیان هەزار کەس ئەکوژێت. ئیسرائیلێکە غەزە تا ئەو حەدە نابود ئەکا کە دەڵێ ڕەحم بە مناڵەکانی ژیان مەکەن چۆن گەورە بن ئەبن بە تەرۆریست. ئامریکا کە گەورەترین جنایەتەکانی لە عێراق و ئەفغانستان و وڵاتانی دەوروبەر کرد و ئێستا خەریکە لە ئێرانە لە دژی خەڵکی ئێران ئەیکات. هەموو ئەمانە نیشانی داد کە بەڕاستی مەسلەی ئابووری مەسلەیەکی مهمە لە ڕوانگەی ئەوانەوە و بۆ بەدەستهێنانی قازانجی زۆرتر ئەوەی کە بەلایەنەوە بێ ئەهمیەت بێ ژیان و گیانی ئینسانەکانە بە تایبەت مناڵان. هاوڕێ سعد بۆ چین و رووسیا ئەم استراتیژیە چۆنە بینی؟ هەر استراتیژیەوانیش بە جۆرێک هەر بەو شێوازەیە
چون چین و رووسیا وەک هاوپەیمانی ئێران بەردەوام دەرکەوتون بەڵام لەم شەڕە دەنگ و قسە و باسێکی وایە نییە ینی جارێ لەوانەیە هەنێ قسەن لەم لاکرابێ وەگەوەی کە چین لە سەرەتاوە بە جۆرە ئەوترا هەڕەشە لە ئێرانەکە کە گەروی هورمز نابێت داخە چون زۆرترین هاوردەکانی نەوت بەرەو ئەوەیە لێوە ئەچێت بەرەو چین و رووسیاش هەروە زەرمەنە بەشێکی زۆر بەڵام قسێکی ئاخێری رووسیاش بەرپرسێکی ڕووسی ئەوە بوو ئەو دێمە کۆمەکی ئێرانمان کردووە لە بەشی نەزامیە بەڵام وەک هەواڵگەری هیچ کۆمەکێکمان نەکردو ئێمە و دەنگۆیانە بە دوور لە ڕاستیە بینین و باسەکەن استراتیژی ئەوان لەم شەڕا چۆن ئەبێنی ئەسنادێک کە نیشان بدات کە نەوعی هاوکاریەکانی چین و رووسیا بە قازانجی کۆماری ئیسلامی یان بە زەرەری کۆماری ئیسلامی چییە ئێستا لە بەردەست منۆتوانیە بەڵام ئێمەتین مەبناهایەکە بۆ قەزاوەت یان بۆ تەحلیلی ببەخشە بۆ تەحلیلی ئەو وەزعیەتە ئەیبینی نەتوانین لەسەری قسە بکەین نمونەتەن لە کۆبوونەوەهای شۆرای ئەمنیەت و هەروەها سازمان ملەلە معموڵەن چین و رووسیا بە زەرەری کۆماری ئیسلامی شتێکیان ڕەیان بە شتێک نەداوە بە هۆیەوەی کە ئەوان لە ڕقابەتی خۆیان لەگەڵ ئەمریکا پێویستیان بە مانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامیە و بۆ ئەو مەبەستەش لەوانەیە بە عەلەنینە بەڵام بە نەهێنی بێگومان هاوکاری ئەمنیەتیەکەن هاوکاری ئیتلاعاتیەکەن هاوکاری نظامیشی ئەکەن بەهۆیەوەی ئەمە نان قەرزدانێکە بە یەک کردویانەیتر بە سەدان و بە هەزاران درۆنی ئێرانی لە شەڕی ئوکراینە ئەسپادەی لێکرێ پێت وایە رووسیا ئەو قەرزەیان ئەو دەینێ بە جۆرێ ئەدا ناکات بە کۆماری ئیسلامی لە ڕێگە گەلترەوە بەڵام مەسەلە فقط کۆماری ئیسلامی نییە مەسەلەوە یەکە ئامریکا و بوونە چین و رووسیا ئەوانیش لە مقابڵ ئەمریکا ئەیانەوێ هێژمۆنی ئەو قبول نەکەن و هێژمۆنی خۆیان نیشان بدەن هەر ئێستا لە قەزیە لە جریانی شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی رووسیا بەدوای ئەوەیە کە مەنافعی خۆی لە ئوکراینە بە بەدەستهێنانی ئیمتیازات و بە کەڵکوێرگرتن لەم شەڕە هێناوەتە سەر مێز و مەترەحیەکە و ڕۆژانە لەسەری باس ئەکرێت بە هەمان شێوە چین بە یارمەتیدانی کۆماری ئیسلامی و بەوەی کە ئەیەوێت بە ئەمریکا نیشان بدات کە بەو ڕەحەتیەش نییە کە بێتە ئەم ناوچە شەڕی ڕێک بخات و هەموو شتێ بە قازانج خۆیەوە بێتەوە ئەوان بهێڵن بەو ڕەحەتیە بەسەریا بڕوات کەوابوو هەردوو لایەن چ چین و چ رووسیا قازانج و منافعی خۆیان پەیگیری ئەکەن و بۆ پەیگیری ئەم قازانج و منافعیان لە ئامرازهایەکیان لە کارتایەکە لە دەستیانە ئستفاداکەن و فقط مەبەستەوە نییە کە بۆ چین مهم بێ کۆمەڵی مەلای مرتەجع لەسەر کارە بن بەڵام بۆ چین مهمە کە وڵاتێکە ئەم مرتەجعانە بەسەریە و دەسەڵاتیان هەیە چەندە قازانجی بۆ ئەو لە لەحازی سیاسی لە لەحازی اقتصادی و لە بوارگەلترە هەست بە هەمان شێوەش بۆ رووسیا قابل تەحمڵ نییە کە وڵاتێکی تری سەرسپردەی ئەمریکا لە پەنای گوێ ئەوە دروست بکرێتەوە و قازانج و منافعی خۆی گرێبات بە ئەمریکا و هەر بۆیە نهایەت سعی خۆی کات کە ئەو جەهەتە نەگیرێتە بەر کاریگەری ئەم شەڕە لەسەر وڵاتانی ناوچەکە بە گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەگەبینین جگەلەوەی کە کۆماری ئیسلامی موشەکە بالسیەکانی بەردەوام بەرەوە ئیسرائیل هاوێژێ ناوچەکە چواردەوری خۆی ئەمانەی بەگشتی خستۆتە بەرەم هێرشانە وڵاتە عەرەبیەکان هەزینەیەکی زۆر پوڵێکی زۆریان خستۆتە اختیار ئەمریکا بۆ پارێزگاری لە مانەوەی خۆیان لێرەودا ئەمەوێ هەڵوێستی ئەوان بزانم لە کۆتایی ئەم جەنگە بڵین بەرەو کوێچێ و عێراقیش کە بە جۆرێک میلیشیا و گروپی پرۆکسی سەر بە ئێرانی تایە کە ئەوانیش هەڕەشن بۆتنەوە خودی عێراق و بۆ نارەکانی مەسەلەن کۆماری ئیسلامی وە بە پێچەوانەشەوە دەسەڵاتی بڵین نظامی ئەمریکا و ئیسرائیل هەژمونی هەیە لەم ناوچەیە ئەم دۆخە بە چ جۆرێگە بینی ئایا هێرشەکان بۆ سەر عێراق چۆنە بینیە
ئەگەر تۆزی بڵاوتری کەرمەوە یانی لە عێراقیش بڕینە دەرەوە بڵین وڵاتانی ناوچەکە بە باوەڕی من کۆماری ئیسلامی بە هێرش بۆ سەر ئەم وڵاتانە و تەنانەت بەشێکی هەر هەرێمی کوردستانی شەگەر لە نەزەرا بگەین زۆر باشە بە هێرش بۆ سەر ئەم وڵاتانە کۆماری ئیسلامی یەک پەیامی هەیە دەڵێ ئەمنیەت یا بۆ هەمومان یا بۆ هیچ کەممان یعنی مەسەڵەن دەڵێ لە هێرە شەکاتە سەر هەر کام لە وڵاتانە هێرشی موشکی هاوکات کە لە تەلەڤیڤە لە عێراقی ژەدا لە وڵاتانی عەرەبی شەداتەوەوانە تەوجیهەکەیشی ئەوەیە دەڵێ خۆب لێ بن کە ئەمریکای لێ خۆ من دەسم ناگاتە واشنگتن وانە بەڵام مەتوانم بەم لەوە شوێنانێک کە هێزی ئەوی لە و بۆ هەمووانیش بیانووی تایبەتی خۆی هەیە دەڵێ ئەوانە هێزی ئەوانی تیا بووە بۆیە لێم داوە کەوا بوو ئەم مەسئلەیە مەسلەیەکی حیاتیە بۆ کۆماری ئیسلامی و ئەزانێ بڵاوکردنەوەی ئەم شەڕە بۆ شێوەیە ئیعترازات و ناڕێزایەتیە وڵاتانێشی لێ ئەکەوێتەوە و لانیکەم بەشی عەزیەتکردنی ئەوانی پێ و بەشی دەردی سەرسازکردنی بۆ ئەوانی پێ و ئەوانی فشارە هێنن بۆ ئەمریکا و ئیسرائیل و هێزەکانی ناوچەگاڵن کاکە قبولکردنی ئەو وەزعیەتە لە درێژماوە بۆ مەنافعی اقتصادیمان بۆ وەزعیەتی ژیانی خەڵکمان بۆ ئابووری وڵاتەکەمان خەتەر دروستەکە و ئەمانیش ئەبن بە بەشێک لە فشارەکان لەسەر ئەمریکا و کە هەر خۆی ئەتانم بێژم یەکێک لە جۆگەکانی فشار بۆ سەر ئەمریکا بۆ کۆتایی هێنانی زووتر بەم شەڕە نائەمنیکە کە بەهۆی ئەو سیاسەتەی کۆماری ئیسلامیەوە کە یا ئەمنیەت بۆ هەموو یا بۆ هیچ کەسێک خەریکە پەیڕاویەکات. هاوڕێز هەر سەبارەت بەوە گروپە پرۆکسیەکان بەڕسمی ڕایانگەیان کە پشتیوانی لە کۆماری ئیسلامیەکەن بە هەر جۆرێکە لە توانایانە بێ بەتایبەت حیزبوڵای لوبنان. ئێستا قسە باسیەوە کرێ کە حیزبوڵای لوبنان لە ناو خودی یەکێتی ئەوروپایە کەسانێکی زۆریان هەیە کە پێشتر وەک بەنابەر لە وڵاتە نیشتە جێبوون ئێسا بەڕسمیەن بڵێن شناسنامە و جنسی ئەوروپیان هەیە لیتر لە گشت وڵاتەکانە بە تایبەتیش لە ئەڵمانیا و ئەمانە هەڕەشەی ئەوانە کراوەکە ئەم هێزانە لە حاڵەتی درێژکێشانی ئەم شەڕانە بێگومان شوێنە استراتیژیەکانی وڵاتانی ئەوروپی کە بەشێک لەمانە پێشتر لەناو ئەم گروپە تونڕەوانە بوون و شارەزاییان لە بواری بۆمبی دەسی ئەم شتانەی کە مەسەلەن توانای دروستکردنی ئاسانە بۆ تەقینەوە ئەمانە هەڕەشەی ئەوەیان کردووە لە ئەوروپا کە نازانم ئەو سیاسەتە بەرەو کوێچی ئەگەر لەوە قسێکمان بۆکەوە دواتریش هەڕەشیان لە هەرێمی کوردستان کردووە گەر بینە سەر هەرێمی کوردستانیش کە هەر بێگومان لە درێژە کێشانێمانە هێرشکەنە سەر ژێرخانەکانی هەرێمی کوردستانی ژۆگە بینین ڕۆژانە بەردەوام بەدەیان درۆن و موشک هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان چل لە ناو خودی عێراقەوە چل لە کۆماری ئیسلامی و چواردەورەوە. لەم ڕوانگەیەوە چ قسەیەکتان هەیە؟ ئەوەی کە پەیوەندی بە شانە نووسوەکانی جریاناتی ارتجاعی و جریاناتێک کە سەر بە کۆماری ئیسلامی و بە هێزی پرۆکسی ئەو داهاندرن لە وڵاتانی ئەوروپایی ئەوە پەتاک و ئێستا هیچ سەنەدێکدال بەوەی کە حرەکەتایەکی وا بکرێت لە بەردەسان نییە. بەڵام پێم خۆشەوەت پێ بڵم کە ئەم وڵاتانە ئەگەرچی بەڕێگلەمانە وەرگیراون بەڕێگلەمانە لە ساڵهای ساڵە ژیانیان و گوزەرانیان و بنەماڵەیانەوانیان لەویە بەڵام هاوکات هێزی یان بێسڵاح هێزە ئەمنیەتیەکان و هێزیەکانی پاراستنی ئەم وڵاتانە لە بواری ئەمنیەتیە و بێکاردانە نیشتون کە پێمان وابێ ئەوانە توانن هەڕەشەی گەورە بن مەگەرینکە سازماندهی حرەکەتهای تەروریستی گەورە بکرێت کە ئەوە دیارەوانەیش لە شرایەتی شەڕا ئەمنیەتی خۆیان و وڵاتەکەیان لە بەرچاو ئەگرن. بەڵام ئەوەیە کە پێمان وابێ لە هەر ماڵێکە لەوێ حتمما حەماسە یا حتمما حیزبوڵایە یا حتممەنەوەیە ئەوە بێژگە لە تەبلیغاتێکە لە خودیە وڵاتانە ئەکرێت ئەوەیە کە بەڕاستی بەشێکی بەرچاوی واقعی نییە. بەڵام خۆب قاعدەن ئەوانە بۆ پاراستنی وڵاتی خۆیان ئەنواع ئورگانهای ئەمنیەتیان هەیە کە لە بەرچاوی ئەگرن. سەبارەت بە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق هەوڵی داوە لە جریانی ئەم شەڕا بێلایەنی خۆی نیشان بدات و ئەوەشی کردووە تا ئێستا. بەڵام
مۆزوع ئەوەیە کە کۆماری ئیسلامی دەڵێ لە هەر کوێکە هێزی ئامریکای و ئیسرائیلی هاتوچیان کردوێ ئەو شوێنانە ئامانجی ئێمن و هەرێمی کوردستان بە بەشێک لە بەسلاح بەشێک لە وەکو بەشێک لە عێراق بەوەیە زانێکە بەهۆی بوونی هێزە ئەمریکایەکانەوە پێی وایەکەم ناوچەیە لەژێر سەیتەرەی ئەمریکا و خۆی بەڕەوا زانێکە حمڵەی پێ بکات بەڵام حمڵەکانی لە قاڵبی درۆنەوە موشکایەکە کە ڕۆژانە و شەوانایی نێرێ بوو گیانی خەڵکی یاریمی کوردستان و ژیانی ئەوانی هەتاین بێژین خستوەتە ژێر مەترسی و نگەرانی و کاریگەری خۆیەوە تەنیا هۆکاری کۆماری ئیسلامی ئەوەیە بەڵام لە مقابڵاوەتم هەرێمی کوردستان چۆکو حکوومەت چۆکو زۆنەکانی هەتاکو ئێستا ئێمە بینیمانەکە بەنسبەت ئەم شەڕە و بێلایەن بوون بێلایەن بوون. بەڕاستی پرسیارێکی تایبەترم نەماوە قسەی لەسەر بکەین نازانم ئەگە بەڕێست لەم بارەوە وەک دوایین قسەت پەیامێ شتێکت هەبێ هەر لە دەرێژەی ئەو مەسلەی هەرێمی کوردستانە من ئەمێ ئاماژە بە یەک خاڵی ئەساسی بکەم کە لە جەریانی دەستپێکی ئەم شەڕا لە حوتی بێسلاح لە تقریبان 5 مارسا باسی ئەوە ئەکراکە ئەوە ئەمریکا هەوڵ ئەدات لە ڕێگای هێزەکانی هەرێمی کوردستانەوە وەکو دەسەڵاتە گرحسابیگەین لە ڕێگای ببوورەتوانم ئەو پرسیارە لە هینە ئەو بەشە دووبارە یەکەم ئەم تیکەمە باش فەرمو من تەنیا ویستم یەک خاڵ ئاماژە پێ بدەم ئەوی شەوەیە کە لە هەرێمی کوردستانە بەهۆی بوونی هێزێکی سربەخۆ لە ئەرتشی عێراقەوە کە هێزی پێشمەرگەیە چە وەکو هەرێمی کوردستان لەسەری قساگەم نەوەکو زۆن بەندیکیا ئەوەی ئەمریکا ویستی کە ئەیزانی کە هێزێکەیە بەناو هێزی پێشمەرگە عەلا ڕەغمی هەر جیاکاری کە لە زۆنەکانە کراوێ بەڵام ئەوان چەکی تایبەتیان هەیە هێزێکی یەکجار زۆر و کارامەیان هەیە لە حەدی خۆیانە و ئەمریکا ویسی بۆ جێبەجێکردنی استراتژی خۆی و دروستکردنی ناوچەیەک لە کوردستانی ئێرانە بۆ ئەوەی کە بۆ پێشڕەویەکانی داهاتووی خۆی ئیسپادە لێ بکە پلانێکی هێنا کە بە ناوی کوردی ئێرانە و هێزی پێشمەرگە لە کوردستانی عێراق و هێزە نظامیەکانی ئێرە بجوڵێنێ و تەلاش بکات ناوچەیەک بۆ خۆی ئازاد بکات. ئێمە بینیمان لە سەرەتاکانی مانگی ڕابردووایان مانگی مارسا باسی ئەوە ئەکرا کە ئەوە هێزەکانی بێسلاح ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێران یارمەتی ئەدرێن چەکیان پێدرێت ئیمکاناتیان پێ ئەدرێت و تەنانەت لە ژێر ئەمری هێزەکانی ئەمریکا فەزایان بۆ ئامادە ئەکرێت و ئەو قسانە خۆب خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕاگەیانەکانیان لە تەلەڤیزیۆن و رادیۆ نەشریاتیان هەموو ئەوانیان باس کردووە یعنی ئەمە شتێکی شاراوە نییە و قەول وابوو کە لە ژێر بە ناوی ئەوانە و بە کەڵکوەرگرتن لە هێزی پێشمەرگای هەرێمی کوردستان پێشڕەوی بکرێت. ئەمە دوو مانعی بۆ دروست بوو. مانعی یەکەم ئەوە بوو کە هێزەکانی هەرێمی کوردستانی عێراق بێلایەنی خۆیانیان لەم شەڕە نیشاندا چۆن ئەیانزانی کۆماری ئیسلامی دەستی بەمان ڕائگات و لە ماوەیەکی زۆر کورتە ئەتوانێ هەولێر و سلێمانی و شارەکانی تر بکاتە ئامانجی خۆی و بێسلاح شەڕێکی نەخوازرا و تووشی خەڵکەکەی خۆیان بکەن کە جوبرانی بۆیان ئیمکان پەزیر نەبوو و بۆیە هەوڵیاندا هەم بوو پاراستنی خەڵکەکەیان و هەم بوو پاراستنی قەوارە و وەزعیەتی خۆیان لێرە لەم قەزیەیە بێلایەن بن. لە لایەکی ترەوە تورکیا توانی دخالت بکە و ئەمریکایەکان بە قەناعەت بگەینێ کە دروستکردنی ڕۆژاوایەکی تر لە کوردستانی ئێرانە قبول ناکات و
لە ئەگەری جێبەجێکردنی ئەو سیاسەتە لەلایەن ئامریکا و تورکیە وارد کایەکە ئەبوو و ئامریکا وەزعەکەی لێ تێک ئەچوو. هەر بۆیە ئەوەی کە دەڵێن بڕێک لەو هێزانەیان تەنانەت داسنووریش برد و گەڕاندیانیانە و هۆکارەکەی ئەوە بوو و یەکێ لە دەلایل ئەوەی کە ئێمە وەکو کۆمەڵە نەڕۆشتینە پشت وەها سیاسەتێکەوە کە ئستراتژی خۆمان گرێ بدەین بە ئستراتژی ئامریکا و ئیسرائیل لەو ناوچەکە و بە فەرمانی ئەوان بڕیاری چەک وەرگرتن ئیمکانات وەرگرتن یا هەر شتێکی تر کراوە یا نەکراوە قەرار بووە بکرێتەوە نەکراوە هیچ کام لەوانە ئێمە نەمانویست کە تەشکیلاتی خۆمان وەکو تەشکیلاتی کۆمەڵە بخەینە ژێر ئەو کاریگەریە و بیبینە ناو ئەو استراتژیە و کە ئەمریکا لەم ناوچەیە ئەویست جێبەجێ بکات و ئەوە یەکێ لە هۆکارەکان بوو. سەبارەت بۆیش کە قسەهایەک ئەکرێ کە گوایە ئەم حاڵەتانە وانە بووەوە خۆب ئێمە بیستمان کە مەسەڵەن تەلەفۆنی لەگەڵ فلان کەس قسە کرا ئەوە بڵاوە بوو لەلایەن خودی ئەو لایەنانە و کەسیش تەکزیبی نەکرد. بیستمان مەسەڵەن بیستمان و بەستم لە هەموو تۆڕی هەواڵەکان و ڕاگەیانەکانەوە کە کەس ڕۆشتووە بۆ واشنگتۆن و ئەوانە هیچی ڕەت نەکرایەوە کەوا بوو پلانێک هەبوو بۆ ئەوەی کە ئامریکا بەڕێوەی ببات لە ژێر ئەو ناوە ناوی هێزەکانی ڕۆژهەڵات و ناوەرۆکی یان هێزی کە ئیسفادەی لێ بکە کێزی پێشمەرگە لە هەرێمی کوردستان بوو کە بۆمان دەرکەوت کە بە دەخاڵەتی ئەمریکا ببوورە بە دەخاڵەتی تورکیا و هەروەها هەڵوێستێکە هێزەکانی هەرێمی کوردستان گرتیانە بەر ئەمریکا خۆی تووشی ئەو سەرێشەیە نەکرد و تلاشی گر لە ڕێگەی ترە و لە شوێنهای ترە و ئەو ئامانجێ بباتە بەرەوە بۆیە بە پێویست مەزانی لەوە بەشەیە کە باسی هەرێمی کوردستان کرد بەهۆیەوەی کە ئێمە وەکو کۆمەڵە بەشێکی هێزەکانمان لەم ناوچەیە هەیە ئەو ڕۆشنگەریە جارێکی تر بدەم لەسەرەوە مۆزوعە کە بەحسەگەی تەکمیلتر کردبێ. هاوڕێسەد من هەر لە بەڕێزت وەک تەکمیلکردنی قسەکانت دەوە تێگەیشتم کە بەڕێزت باس لەوە کرد هەر لە پلانی ئەم استراتیژی شەڕانە گوایە کە ئەمریکا پلانی ئەویان هەبووە کە هەرێمی کوردستانیش وەکو هێزی نظامیەکەی بەتایبەت بەشدار بکەن لەم شەڕە و بەتایبەت هێزی نظامی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات ئۆپۆزیسیۆنی حیزبە کوردیەکان بەتایبەت لەگەڵ هەرێمی کوردستان و هێزە نظامیەکان وەک هێزێکی بە وەکالت بەشدار بکەنە ناو ئەم شەڕەوە کە بێگومان ئەوەش حاڵی بووم لە بەڕێزت کە استراتیژی کۆمەڵە بەو جۆرە بووە کە ئەمە لە قازانجی خەڵکانیە و بەزەرری بەرژەوەندی گشتی و جەماوەرە بێت چ لە هەرێمی کوردستان چ لە ڕۆژهەڵات و ئێرانیش بەگشتی. سپاس کە بەشداربووی لەم بەرنامەیە زۆر سپاس دەکەم. لێرەدا هاتیینە کۆتایی بەرنامەکە ئەگەر قسەیەکت نەبێ من کۆتایی بەرنامەکەی نەخێر زۆر سپاس دەست خۆش بێت. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتیینە کۆتایی بەرنامەی ڕامانی ئەم جارەش کە سەبارەت بوو بە کێشە و شەڕ و ئاڵۆزیەکانی ناوچەکە و بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و ناوچەکە. سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵ مەنابوون تاوکو بەرنمەیەکی تر کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتن.